ڕەنگە دەستپێکی ساڵی 2019 باشترین کاتی ژیانی جان ئێلی تەمەندە ساڵان بێت، چونکە یەکەم جارە لەگەڵ بنەماڵێدا شوێنێکی نووستن و پێکەوەمانەوەیان هەیە. شتێکی خۆشە ماڵی خۆت هەبێت. زۆر خۆشحاڵم کە هاتوینەتە ناو ئەم خانووە. بەڕاستیمە باشترین شتە لە ژیانمدا ڕۆیدا بێت. جان ئێل و 4 خشک و براکەی و باوکیان ساڵانێکی زۆر بێماڵ و حاڵ بوون و دوو لە یەکتر دەژیان. ئەوانیش وەک 32,000 کەسی تر لە لۆس ئانجلس بێماڵ و شوێن بوون تا کۆمپانیایەک بڕیاریدا لە هەماری ناردنی کەلوپەل بۆ ئەوانەی ماڵیان نییە خان و دروست بکە. کۆمپانیای فلایەوەی هۆم خانووکان دەفرۆشێت بە ڕێکخراوە ناحکومیەکان کە یارمەتی دەری هەژاران و لێ قۆماوانن. بەختەوەرم بەوەی لەوێ شوێنێک کار دەکەم کە دەتوانم یارمەتی کەسانی بێماڵ و حاڵ بدەم کاتێک ئەوانە دەبینم لەسەر شەقامەکانیان لەنێو ئۆتۆمبیلەکانیاندا دەژین، ئێمە یارمەتیان دەدەین و لانەیان بۆ دەدۆزینەوە. من گۆڕانکاری لە ژیانیاندا دەبینم بزە لەسەر لێویشیان کاتێک بۆ یەکەم جار دەرگای خانووکەیان دەکەنەوە و دەچنە ناوی. کێشەکانیان تەنها بە خانوو تاو نابێت چونکە دەبێت کار و خزمەتگوزاری تەندروستیشیان بۆ دابین بکەین. شوێنی حەوانەوەمان هەیە، تەلەڤیزیۆنمان هەیە، هەروەها هەموو ئەو شتانەی کە بۆ ژیان پێویستیمان پێیان هەیە. پلانی داهاتووم ئەوەیە منداڵەکانم بنێرمە زانکۆ و هەموو پێداویستەکانیان بۆ ساڵی 2019 دابین بکەم و هەوڵیش دەدەم ژیانی خۆشم باش بکەم. کێشەی بێخانومانی یەکێک لە کێشە هەرە گۆرەکانی شاری لۆس ئانجلسی وەلایەتی کالیفۆڕنیایە کە وەکو پایتەختی بێخانومانان دەناسرێ. هاوڵاتیانی خێرخواز هەوڵ دەدەن بە دڵسۆزی و داهێنەری تا ڕادەیەک ئەم کێشە چارەسەر بکەن. ئاڤا هۆما، دەنگی ئەمریکا، لۆس ئانجلس، کالیفۆڕنیا.